سڵاو قوتابیانی پۆلی 12 لەوانەیە ئەوڕۆماندا باسی یونیتی سێمتان لە بۆ دەکەم لە گرامەری سەنلایز توێرم. لەو گرامەرانەی کە ئێمە لە یونیتی سێم خوێندیتمان ئاکتیڤ و پاسڤمان باس کرد و هەروەها فۆرمەڵ و ئینفۆرمەلیشمان باس کرد. لەوانەیە ئەوڕۆماندا باسی سێرتنتی و پۆسیبڵیتیتان لە بۆ دەکەم. سێرتنتی واتە دڵنیایی، واتە تۆ دەبێت دڵنیابی کە شتێک ڕوودەدا ئەوجە دەتوانین سێرتنتی لە بۆ بەکاربهێنی. و یاخود دەکرێت بڵێن سێرتنتی ئەگەر تەنها یەک ڕێگا هەبیتن هیچ ڕێگایەکمان نەبی ئەوجا مەوزوعەکە دەبێت سێرتنتیبی و پۆسیبڵیتیش ئەوەیە ئەتو لە جیاتی ئۆپشنێک چەند ئۆپشنێکت هەبی، یعنی دەکرێت کارێک بە چەند ڕێگایەک بکرێتن و یاخود چەند گریمانەیەکت هەبی لۆ ئەنجامدانی کارێک بەو شێوە پێ دەرێن پۆسیبڵیتی، واتە ئەتو دڵنیانی 100% کامە ڕێگات هەڵبژاردووە یاخود کامە کارت کردووە. زۆر باشە. قوتابیانی بەڕێز لەگەرم بن لە بۆ ڕوونکردنەوەی certainty and possibility. لە جیاتی certainty sometimes دەتوانین برێن certain یان sure، یعنی ئەتو دەرەی دڵنیامە یاخود sure بە هەمان شێوە دڵنیابوون دەگرێتەوە. ئێمە لەو بابەتە ئەگەر تەماشا بکەین قوتابی بەڕێز طبعا ئاکتیڤ و پاسیڤیش خۆی تێک هەڵدەچێشیتن لەگەر ئەم بابەتە. بەڕاستی ئاکتیڤ و پاسیڤ لەگە هەموو بابەتەکان دەتوانێت بابرێن لەگە زۆربەی بابەتەکان دەتوانێت دابدرێتن، یان لە ئیمتحانی وزاری دەکرێت ئاکتیڤ و پاسیڤ لەگە هەموو بابەتەکان تێک هەڵ بکرێتن. بۆیە ئێمە لە سێرتنتی واتە دڵنیابوون دوو حالەتمان هەیە، پرێزنتمان هەیە و پاستیشمان هەیە، یعنی ڕانەبردوومان هەیە سێرتنتی و ڕابردووی سێرتنتیشمان هەیە. بەڵام لە هەردووچیان بابرێن لە پرێزنتەکەی ئاکتیڤم هەیە وهروەها لە پرێزنتەکەی پاسیڤیشم هەیە، یعنی یاسایەکم هەیە لە بۆ حالەتی ئاکتیڤ و یاسایەکیشم هەیە لە بۆ حالەتی پاسیڤ لە پرێزنتی. لە پاستەکەش بە هەمان شێوە یاسایەکم ئاکتیڤە و یاسایەکیشم پاسیڤە. ئێستا لە سەرەتا ئەمن باسی سێرتنتیتان لە بۆ دەکەم، دواتر دێن باسی پۆسیبڵیتیش دەکەین. ئەگەر تەماشای یاساکەی بکەی قوتابی بەڕێز دەرێن سابجەکت پلاس مەست یان کانت، واتە ڕستەی سێرتنتی یەکێک لە مەرجەکانی ڕستەی سێرتنتی ئەوەیە دەبێت مەست یان کانتی تێدابی، مەست یان کانتی تێدابی. مەست لە بۆ ڕستەی پۆزیتیڤە و کانتیش لە بۆ ڕستەی نێگەتیڤە. ئەگەر تماشا بکەین لە دوای مەست و کانتی بەخۆ دەزانین قوتابی بەڕێز ئەوانە مۆدڵ ڤێربن، کان لەگە مەستی مۆدڵ ڤێربە، هەردەم دەبێت بیسی لە دوا بێت. تماشا کە ئەمن بیم نووسیە دەکرێت بیدانەی طبعا زۆربەی جاران بی بەکاردێتن، بەڵام هەندێک جاریش لە جیاتی بی دەکرێت ڤێربەچی بیس دابنەی، زۆر ئاسانە ڤێربی بیس. بەڵام قوتابی بەڕێز یەک شت زۆر ئاگادار بە، ئێمە کانتمان هەیە بە نێگەتیڤ بەڵام کانمان نییە لە سێرتنتی، یعنی ئەگە مەوزوعەکە بووە کان ئەوە مەوزوعەکە سێرتنتی نییە، دەبی ئیلا چی بیتن؟ دەبی ئیلا نێگەتیڤ بی. ئەگەر بین تەماشا بکەین لە دوای بی یاخود لە دوای بی با بزانن چ دێتن؟ ڤێرب ING مان هەیە، یعنی دەتوانی برێ مەست بی یەکسەر ڤێربەچی ING دابنەی، لە دوای ڤێرب ING کەش دەتوانی کۆمپلیمنتی دانەی، ئەگەر نا یەکسەر مەست بی یەکسەر ناونەچی دابنێ، یەکسەر ناونی دابنێ، ئەگەر نابرێ مەست بی مەثەلەن یەکسەر ئادجکتیڤەچی دانێ، هەر سێکی دەبیتن. یعنی ڕستە دەکرێت بەو شێوەیە ڕێکخرەی، دەکرێت بەو نەوعی ڕێکخەی، دەکرێت بەو شێوەیەش بە هەمان شێوە ڕێکخەی. ئێستا با نمونەیەکی وەربگرین بۆ ئێوەی خۆشەویست زیاتر لە بابەتەکەی تێبگەن. کە دەرێن ماست سەبجەکت تەماشاکە ئەمە یومان هەیە، یو وەکو سەبجەکت، ئێستا ئەم ڕستەکت دەدەمێ وەکو یاسایەکەیە، یو ئەوە سەبجەکتەکەیە. چم بەکارهێنایە؟ ئەمن مەستم بەکارهێنایە قوتابی خۆشەویست، ئەوە مەستیشم بەکارهێنا. گوتم لە دوای مەست دەبێت چت هەبێ؟ دەبێت بیت هەبێ و یاخود ڤێربەچی سادە، بەڵام ئەمە زۆربەی جاران بی بەکاردێنین، فەرمو ئەوەش بیم بەکارهێنا. لە دوای بی یەکسەر فۆرمەچی ING مان هەیە، فۆرمی ING ئەویش جۆکینگ، تەماشاکە گۆڕیتم چکە ئەمن گوتم لە دوای بی دەکرێتن فۆرمەچی چمان لۆ بێ، فۆرمەچی ING مان لۆ بێ، لەبەرەوە ئەمە لێرە ING جۆکینگ with me یعنی کۆمپلیمنتە، ئەوە لە دوای جۆکینگەکەی کۆمپلیمنتمان دانایە، ئەو زۆر ئاساییە. ئەم ڕستەیە نمونەیەک بوو لە بۆ مەستی، ئەوە هەروەها پۆزیتیڤیشە. پۆزیتیڤ معنای چێ؟ یعنی من مەستم بەکارهێنایە کانتم بەکار نهێنایە. بەڵام ئەگەر بین تەماشای نمونەی دووەم بکەین، you can't be، ها لێرە کانتم بەکارهێنا بە هەمان شێوە، ها سەبجەکت ئەوە سەبجەکتەکەیە، کانتم بەکارهێنا. ئێستا ئەمن شێوازی نێگەتیڤم بەکارهێنا قوتابی خۆشەویست، شێوازی نێگەتیڤ. دواتر گوتم بی بێتن، ئەوەش بیەکەم دانایە. سریەس ئەوەش ئادجکتیڤەکەیە، ئادجکتیڤەکەم لە دوای بەکارهێنا و زۆر ئاساییە، گوتم دەکرێت ڤێربی ING بی و دەشکرێت ئادجکتیڤ بی.
و هەروەها ڕستەکەشمان نێگەتیڤە. ئەگەر نمونەی سێوەم وەربگرین قوتابی بەڕێز تەماشاکە the students must know the time of the exam. ئەگەر تەماشا ئەو ڕستەیە بکەین ئەمە لێرە لە جیاتی بابرێن the students ئەوە سەبجەکتەکەیە بە ئەوەت لە بۆ باسکەم the students ئەوە سەبجەکتەکەیە. گوتم مەستم بەکارهێنایە ئاساییە مەستم بەکارهێنایە هەندێک جاران گوتم لە جیاتی ڤێربی بی دەکرێت ڤێر بەچی بەیز دابنەی هاتەمەشاکە ئەوەش ڤێربی بەیسمدانایە. کەواتە زۆر ئاساییە لە دوای مەست و کەند لە جیاتی بی ڤێر بەچی سادەمان هەبی دوایە کۆمپلیمنتم بەکارهێنایە. ئەو ڕستەیە گوتیتم بەیسە واتە ئەمن بەیسم بەکارهێنایە و هەروەها لە هەمان کات گوتیتم ئەو ڕستەیەکی ئاکتیڤە ئاکتیڤ. قوتابی خۆشەویست ئەمانەش هەر ئاکتیڤن بەڵام ئەوانە ناکرێ بیان کەینە پاسیڤ چونکە ئۆبجێکتیان نییە بەڵام ئەوانە ئەو ڕستەیە ئۆبجێکتی تێدایە the time of the exam ئەو ئۆبجێکتە ناونە ئۆبجێکتە مادەم ئۆبجێکتی تێدایە ئێمە ئەو ڕستە ئاکتیڤی دەتوانین بگۆڕین لە بۆ ڕستەیەکی پاسیڤ. باشە قوتابی بەڕێز ئەمن باسی چم لە بۆ کردی باسی سێرتنتیم لە بۆ کردی پرێزنت و هەروەها ئاکتیڤیشە. ئێستا هەمان پرێزنتە بابێن ئەو ڕستە ئاکتیڤی بکەینە پاسیڤ بابزانین مامۆستا ئەمە گوتمان ئاکتیڤە ئێستا دەیگۆڕین لە بۆ پاسیڤ ئەو ڕستە پاسیڤەکەیتی ئەمە ئێستا ئەو ڕستە ئاکتیڤی دەگۆڕین لە بۆ ئەو ڕستە پاسیڤی بە واستەی ئەو یاسایە. ئەمە یاسای یەکەممان لە بۆ ئاکتیڤیدانە بەڵام ئەوە یاسای پرێزنت پاسیڤ. قوتابی خۆشەویست تەماشاکە زۆر ئاگادار بە ئەوە یاسای پرێزنت پاسیڤە. تەماشاکە ئەمە لێرە سەبجێکتماندانە ئەلێرە دەبی ئۆبجێکتی دانەی چکە لە پاسیڤی دەبی ئۆبجێکت بێتە سەرەتا. مەست و کانتەکە وچی خۆیتی هیچ مشکلەی نییە. لێرە بی یان ڤێر بەیسە لێرە بی دەبی دابنێی طبعاً ئەو بیە نابی بیگۆڕی تەماشاکە ئەو بیە مەیگۆڕێ یعنی ڤێر بەیس داناندرێ لێرانە بیدادنەی لە دواتریش پیپیمان هەیە کەواتە ڤێرب ING ئەلێرە نایەتن ئاگادار بە دەبی پیپی بێتن ئەو جە پاش پیپیەکەی کۆمپلیمنتمان هەیە ئەو کۆمپلیمنتە دەکرێت ناون بی دەکرێت شتێکە بی یعنی کۆمپلیمنت بی بەڵام ئاگادار بە لێرە لە دوای بی ڤێرب INGمان هەیە لێرە لە دوای بی ڤێرب ING نایە ئەدیسەی مامۆستا ڤێر بەچی پیپیمان لۆدێ واتە پاست پارتیسیپل شێوەی سێمی فرمانە. بابێن ئەو ڕستەیە وەربگرین ئەلێرە دەیکەینە چ دەیکەینە پاسیڤ ڕستەیەکی ئاکتیڤمان هەیە فەرموو ئەو ڕستە ئاکتیڤەی دەکەینە ڕستەیەکی پاسیڤ بە واستەی ئەو یاسایە. باشە کانی ئۆبجێکت ئەلێرە the time of the exam نووسیتم چکە گوتم ئۆبجێکت بێتە سەرە the time of the exam هەر هەمووی ئۆبجێکتە the time of the exam هەر هەمووی ئۆبجێکتە. قوتابی خۆشەویست ئەگەر ئەتو بەبیرت بێت لە پاسیڤ و ئاکتیڤی کە لە بۆم باس کردی یاسای حەفتەم یاسای مۆدەڵ ڤێربەکان بوو هەمان یاسا ئێستا ئەلێرە بەبیرت دێ دەمانگوت مۆدەڵ ڤێرب ئەو جا بی لە دوابێ ئەو جا پیپی لەوێ یاسای حەفتەم هەمان یاسای حەفتەم لێرە دەتوانین جێبەجێ بکەی لەبەرەوەی پرێزنتە لە پرێزنتی دەبی. قوتابی بەڕێز ئەمە چمان کرد the time of the exam هینا لە سەرەتامدانە لەبەرەوەی ئۆبجێکتە وشەی مەستیان کاند ئەوە مەستم هەیە مەستی بەکاردێنمەوە دووبارە لە دوای مەست گوتم چ بیتن دەبی بی بیتن هەموو جارێ دەبی بی دابنێن لە دوای بیش دەبی چ دابنێن دەبێ نۆون واتە پیپیەکە لێرە نۆ لێرە نۆون ئەوە نۆ گۆڕیمان لەبۆ چ لە بۆ پیپی دەبتە نۆون by the students ئەوەش by agentە دەتوانی زۆر بە ئاسانی تێ بگەی by agent. زۆر باشە ئێستا ئەمە ڕستەیەکی ئاکتیڤمان گۆڕی لە بۆ ڕستەیەکی پاسیڤ بە شێوەیەکی نۆرمال تەنها یاسای حەفتەمی پاسیڤم بەکارهێنا و هیچ گۆڕانکاریەک لە بابەتەکە ڕوونەدا. قوتابی خۆشەویست ئەوەی لە بۆم باس کردی ئەوە سێرتنتیە بەشی پرێزنت و هەروەها بەشی ئاکتیڤی و بەشی پاسیڤی. ئێستا هەمان سێرتنتیمان هەیە بەڵام ئەو جارێ پاستە هەمان سێرتنتیمان هەیە بەڵام ئەو جارە پاستە تەماشاکە نووسم پاست بەڵام ئاکتیڤ عینی پاست بەڵام پاسیڤیشم هەیە چۆن لە پرێزنتی ئاکتیڤ و پاسیڤم هەبوو لە پاستیش ئاکتیڤ و پاسیڤم هەیە بە هەمان شێوە سێرتنتیە. قوتابی خۆشەویست تەماشای یاسایەکەی بکە لە پاستی ئەمە فەرقەکەی چۆنە سەبجێکتە چی دەرەی هەروەکو سەرێتی مەست و کانتەکە هەروەکو سەرێ یاسایەکە نەگۆڕایەتە ئێستا لێرە لە یاسای پرێزنتی ئەتو بیت دادەنا ئەمە لێرە هاف بینی دادنێ. قوتابی خۆشەویست ئەوە فەرقەکەیە هاف لەگەر بینی واتە ڕستەی پاست قوتابی خۆشەویست هەردەم دەبی هاف بینی تێدابی لە سێرتنتی و لە پۆسیبڵیتیش وایە ڕستەی پاست دەبێ هاف بینی تێدابی ئەگەر هاف بین نەبوو دەکرێت هاف پیپی بی لە جیاتی ئەو بینە دەکرێت ئەمن
پیپی دابنێم قوتابی خۆشەویست لە جیاتی بین دەکرێت پیپی دابنێم بەڵام زۆربەی جار ئێمە بینی بەکاردێنین ئەگەر بینمان بەکار نەهێنا پیپێکی دادنێ و هیچ مشکلەیەکی نییە زۆر باشە subject must و can't have been پیپی هەروەکو پێشتر گوتم یان فۆرمەکی ING دادنەی یان ناونەکی دادنێ یان ئاجکتڤەکی تەماشاکە ئەوەی ئاخیرەکە هەر ناگۆڕێ گۆڕانکاریەکە تەنها ئەلێرێت تەماشاکە زۆر ئاسانە have been یان have پیپی خلاص هیچ گۆڕانکاریەکەت نییە کەواتە هەر ڕستەیەک have been تێدا بوو یان have پیپی تێدا بوو ئەتو دەتوانێت بێ مامۆستا ئەوە ڕستەیەکی پاستا ئەو certainty بی یان possibility بی با نمونەی وەربگرێن قوتابی خۆشەویست تەماشاکە Tom must have been reading a novel تۆم ئەوە تۆم سەبجێکتەکەم دانا باشە مەستەکی وەردەگرم ڕستەکەشت پۆزیتیڤە ئاگادار بە ڕستەکە چیە پۆزیتیڤە ئەها گوتم have been ئەوە have beenەکەیە ئەو جار readingi دادنێ have been reading a novel ئاگات لێ تەماشاکە have been ئەوەش تۆم must have ئەوە هافەکەم دانا been ئەوە بینەکەشم دانا ڤێربەکی INGم دانایە ئەوەش novel ئەوە ڕستەیەکی پۆزیتیڤە کەواتە تۆ هیچ خۆت ئەوە مەکە تەنها لەگە یاساکەی بڕۆ هیچ کێشەیەکت نییە ڕستەکی نێگەتیڤ وەردەگرێن they can't have been in the garden they دیسان سەبجێکتەکەم دانا can't ئەوە نێگەتیڤە دامنا تەماشاکە ئەو جارێ نێگەتیڤە پۆزیتیڤ نییە و هەروەها have beenیشمان هەیە have beenیش گوتم have been ئەوە دادناوە have beenەکە can't have been بە ئەمانش لە بۆ دەستنیشانکەم دوای in the garden ئەوەش ناونەکەم بەکارهێنا تەماشاکە گوتم ناون ئەوە دەکرێت ئەلێرە ناونی بەکاربێنین they can't have been in the garden ئەوە ڕستەیەکی نێگەتیڤە باشە قوتابی بەڕێز ئێستا ئەوانە هەر ئاکتیڤن بەس بابێم ڕستەیەکی ئاکتیڤت بدەمێ کە بتوانین بیکەینە پاسیڤ با تەماشای بکەین the workers must have started a new work the workers must have started a new work قوتابی بەڕێز ئەمن گوتم هەندێک جارە لە زیاتی برەی have been دەتوانی برەی have پیپی هاتەمەشای ئەو پیپیەکە ئێمە ئەو جارەی پیپیمان بەکارهێنا بۆی جەنابەت یان هەمووتان بزانن کە دەکرێت پیپیش لە جیاتی بینی بەکاربێت زۆر باشە قوتابی خۆشەویست ئەم ڕستەیە ڕستەیەکی چیە ڕستەیەکی ئاکتیڤە و هەروەها سێرتنتیە و لەبەر چ سێرتنتیە مامۆستا چکە مەستی تێدایە باشە لەبەر چ پاستە مامۆستا لەبەر ئەوەی have زائیدەن پیپی تێدایە لەبەر ئەوە ڕستەیەکی پاستت هەیە و هەروەها سێرتنتیشە ئێمە ئاکتیڤیشە ئێمە ئەو ڕستە ئاکتیڤەی ئێستا دەگۆڕین لە بۆ ڕستەیەکی پاسف با تەماشای بکەین عینی پاستە بەڵام تەماشایکە ئەوە پاست پاسفمان هەیە پاست پاسف تەماشاکە ئەو جارێ ئەمە چمان هەیە پاسفمان هەیە قوتابی خۆشەویست گوتم ئۆبجێکت هەر هەمان ڕستەی دەگۆڕم ئێستا ئەو ڕستەیە دەیگۆڕم لە بۆ ئەو ڕستەی ئەو هەلی دەکەم یعنی ئاکتیڤی دەکەمە پاسف بە واستەی ئەو یاسایە ئۆبجێکتەکەی دادەنێمەوە a new worker تەماشاکە قوتابی خۆشەویست a new worker ئەوە چیە ئەو ئۆبجێکتە ئەوە ئۆبجێکتی ڕستەی ئەو ڕستەیە طبعا ئۆبجێکتەکە دێتە سەرەتا ئەوە ئۆبجێکتم دانا گوتم لە دوایی چ بێتن تۆ یاساکەی لەبەر کە هیچ مشکلت نییە یان مەست یان کانتی دادنێم ئەمە لێرە چم دانایە ئەوە مەستم دانا باشە ئەوە مەستەکەی خۆیتی طبعا ئەو مەستە هینام دامناوە بەپێی یاسا ئەگەر بڕۆی دەرێ have beenت هەیە یان have پیپی ئەلێرە چمان هەیە have طبعا لێرە have پیپیمان هەیە کە دایدنێ ها یاساکە چی لێ دەبتە have been ئەو جە پیپی یعنی بینەچی لە بۆ زیاد دەکەی قوتابی بەڕێز ڕستەی پاسف لەو مەوزوعە دەبێ بینی تێدابی واتە بین عەتمیە ناتانی خۆتی لێلادەی دەبێ بینت هەبی طبعا بینت چی لە دوادێ پیپی لە دوادێ قوتابی خۆشەویست بەڵێ بین پیپی لە دوادێ ئەمە پیپیەکەی دادەنێن دەبتە have been تەماشاکە have been started ئەوە پیپیەکەیە ئەوە پیپیە have been started ئەوجا by the workers طبعا ئەوە the workers دەینمە کۆتایی ڕستەکە دەبتە چێ دەبتە by the workers ئێستا ڕستەکەمان چی لێ هاتەگەر تەماشا بکەین تەماشا ڕستەی بکە the workers must have started a new work ئەوە ئاکتیڤە دەبیگۆڕە لە بۆ پاسف بە واستەی ئەو یاسایی چ دەردەچی a new work must have been started by the workers ئەمە ڕستەیەکی ئاکتیڤمان گۆڕی لە بۆ ڕستەیەکی پاسف یەک تێبینیمان هەیە لە کاتی ڕابردوودا دەکرێت کودنت لە جیاتی کانتی بەکاربهێنرێت قوتابی خۆشەویست ئێمە وشەی کودمان هەیە لە پۆسیبڵەتی بەکاردێ باشە وشەی کود لە پۆسیبڵەتی بەکاردێ بەڵام وشەی ئەگەر یعنی کود نۆتی لە بۆ زیاد بکەین دەبتە چ دەبتە کودنت کە بۆ کودنت کردتە نەرێ کە کردتە نەرێ یەکسەر دەبتە چ دەبتە سێرتنتی طبعا کە کرایژە سێرتنتی ئەتوو
couldn't پاستەکەی چییە؟ پاستی کانتە لەبەرەوە لە جیاتی برەی کانت ئەلێرە دەتوانی برەی couldn't خاصەتەن لێرە لە ڕستەی ئاکتیڤ لە جیاتی برەی کانت دەتوانی couldn'تیش بەکار بهێنی زۆر باشە قوتابی بەڕێز ئێمە ئێستا باسی چم لە بۆ کردی باسی سێرتنتیم لە بۆ کردی سێرتنتی گوتم پرێزنتی هەیە هاتم شاکە گوتم سێرتنتی چی هەیە باسی سێرتنتیم لۆ کردی گوتم پرێزنتی هەیە لە پرێزنتەکەی ئاکتیڤ و پاسیڤی هەیە و هەروەها لە پاستەکەشی ئاکتیڤ و پاسیڤی هەیە یعنی سێرتنتی پرێزنتی هەیە و پاستی هەیە لە پرێزنتەکەی ئاکتیڤ و پاسیڤی هەیە و لە پاستەکەشی ئاکتیڤ و پاسیڤی هەیە ئەگەر ئێستا بینە سەر بابەتێکی تر قوتابی خۆشەویست ئەویش چییە ئەویش پۆسیبڵتی ئەو بابەتەش زۆر لە یەکتر نزیکن ئەگەر تو ئێستا سێرتنتی بەباشی تێگەیشتوی طبعاً پۆسیبڵتیش تێدەگەیت ئەو دوو بابەتە ناچارین بێکەوە لە بۆتان باسکەین چونکە ئەو دوو بابەتە پەیوەندیان بێک و هەیە و یاسایەکانیشیان لێک نزیکە قوتابی خۆشەویست پرێزنتمان هەیە و پاستیشمان هەیە چۆن لە سێرتنتی پرێزنت و پاستمان هەبوو فەرموتم شاکە پرێزنت طبعاً ئاکتیڤەکەیتی بە هەمان شێوە پرێزنت پاسیڤەکەیتیشمان هەیە ئەلێرە ئەگە تەمەشا بکەین لە بەشی دووەم عینی پاست ئاکتیڤمان هەیە و هەمان شێوە پاست پاسیڤیشمان هەیە یعنی لە سێرتنتی و پۆسیبڵتی حالەتەکانیان وەکو یەکە بابێن تەمەشا بکەین بزانین فەرقەکەیان چییە یاخود بابرێن چۆن باسی پۆسیبڵتی بکەین ئەگەر باسی پۆسیبڵتی بکەین یعنی هەندێک جار پێی دەرێن probability عینی یعنی احتمال يعني احتمال هي او نفرة مثلا دري للدركي مالي محمد مدا كز دركي نكردوا او زليري احتمالات هي دري لواني نستبي لواني لمال نبي لواني السفري كردبي ها احتمالات سنزورة ما دام هم احتمالات هي اتو دري كاكا او موضوع possibility هذا بي اوي بزاني زور باشا بابين باسي present بكن و activish طبعا present active كي او ذا present passive كش لو باز دكم لە پرێزنتەکەی ها وەکو ئەوەی پێشتر سەبجێکتمانەیە بە هەمان شێوە لە یاسای سێرتنتی مەست و کانتمان هەبوو بەڵام لێرە چمانەیە مەی و مای تو کوت قوتابی بەڕێز هەر ڕستەیەک مەی تێدا بوو یان مایتی تێدا بوو یان کودی تێدا بوو ئەتوبرێ ئەو ڕستەیە پۆسیبڵتیە هەر ڕستەیەک مەستی تێدا بوو یان کانتی تێدا بوو برێ ئەو ڕستەیە سێرتنتیە چکە لە ئیمتحان پێ دەرێ کامە لە بڕستانەی خوارەوە پۆسیبڵتیە یاخود دەرێ کامەیان سێرتنتیە دەرێ کامەیان پۆسیبڵتی پاستە کامەیان سێرتنتی پاستە یان دەبی هەموو بە جوانی لە یەکیان جیاواز بکەیەوە ئەگەر بەبیرت بێ لە یاسای یەکەم گوتم ئەم مۆدەڵ ڤێربانە یان بی یان ڤێربەچی بەیسیان لە دوادێ بە هەمان شێوە یان بی یان ڤێربەچی بەیسیان لە دوادێ لە گەرمەی و مای تو کوتی هیچ مشکلێن هیچ گۆڕانکارێک لە ڕستەکەیدا نیە یاخود برێن لە یاساکەیدا نیە تەنها لە جیاتی مەست و کانتی مەی و مای تو کودم بەکارهێنایە قوتابی بەڕێز لەوێن دەردەمگوت لە سێرتنتی دەمگۆ یان ڤێربای ئێنجی دێتن یان ناوەندە یان ئادجێکتیڤ دێ ئەلێرەش هەمان قسە دەکەمەوە یان ڤێربای ئێنجی دێ یان ناون یان ئادجێکتیڤ کەواتە گۆڕانکاریەکە یەک شتە ئەویش چییە مەی و مای تو کوت لە جیاتی مەست و کانتی بەکاربێنە بەڵام ئاگادار بە couldn't نابی لێرە بەکاربێ یعنی لە پۆسیبڵتی ناتوانانی couldn'تی بەکاربێنی با نمونەیەکی وەربگرین تەمەشاکە Tom might be reading a book مثلا لە دەرکەی دەدەی تۆم دەرکەی ناکاتەوە ئەتو دەرێت چێ تۆم لەوانەیە might be مەشغولە طبعا might be reading a book لەوانەیە کتابی بخینیتەوە یان دەرێت might be sleep ئەوەش دەبیتن یان بابرێن هەر شتێکی کە هەر ئەگەرێکیکە کە دادەنێی لۆ ئەوەی پێت برێ مۆزوعەکەت پۆسیبڵتیە ئەگەرەکە دەبیتن تۆم ئەوە تۆم سەبجێکتە قوتابی بەرز طبعا مایتم دانا گوتم یەک لەو سێ مۆدەڵ ڤێربانە دەتوانی دابنێی مامۆستا دەتوانم مۆدەڵ ڤێربی دیکە دابنێم ناتوانی دەبێت تەنها ئەو مۆدەڵ ڤێربانە دانەی گوتم بی لە پاش بەکاربێنا مامۆستا ئەوە بی شت بەکارهێنا گوتم ڤێربەچی ing وەربگرە ئەوە یان فۆرمەچی ing وەربگرە ئاساییە ئەوە فۆرمەچی ingشمان وەرگرت لە پاش فۆرمە ingەکە ها کۆمپلیمنتە کاتیە ئەوە ناونەما یان ناون فرێزە ئاساییە ئەوە ڕستەکە ئەگە تەمەشا بکەی پۆزیتیڤە قوتابی خۆشەویست ئەمە لە پۆسیبڵتی نێگەتیڤی بەکار ناینین کە قسان دەکەی بە نێگەتیڤ قسان بکەی واتە ئەتو دڵنیای لەبەرەوە ڕستەکانی پۆسیبڵتی هەر هەمیان پۆزیتیڤن تەمەشای the boy may be at home عینی the boy سەبجێکتت نووسیەوە may be ناونت بەکارهێنا at home هیچ مشکلەی نییە
The students might start the project. تماشای ستارتی کە قوتابی خۆشەویست. ئەمن گوتم هەندێک جار لە جیاتی بی دەکرێت ڤێربەچی بیس بەکاربینی. هاتەمە شاکە ئەوە ڤێربی بیست بەکارهێنا. start. گوتم لە دوای مۆدڵ ڤێربەکەی یان لە دوای ئەو سێقلا یەکسەر دەرێت سێ دەرێ ڤێربەچی طبعاً چ دەوێت ئەوانە سادەیە دەبی ڤێربەکە سادە بیتن لە دوای مۆدڵ ڤێربی هەر سادە بێتن. باشە قوتابی بەڕێز the students might start the new project. ئەگە تەمەشای ستارتی بکەین هانووسیتم ئەوە بیسە وەڕستەکەشت ئاکتیڤە. یخۆ ئەوانەش ئاکتیڤن بەس ئەوانە ناکرێنە پاسف زۆر جاران ها ئەوە دەکرێتێ لەوانەیە هەندێک دەکرێتی ئات هۆم هەندێک هەیە یعنی دەبی ئۆبجێکتی لەگەدابی. ئەلێرامە ئۆبجێکتمان هەیە the projectمان ئۆبجێکت. ئێستا ئێمە ئەو ڕستە ئاکتیڤەی بە هەمان شێوەی پێشتر دەگۆڕین بۆ ڕستەیەکی پاسف فەرموو قوتابی بەڕێز تەماشاکە. ئەوە ڕستە ئاکتیڤەکەتە ئەوە یاسای پرێزنتە بەس پاسڤە ها دووبارە دەکەمەوە پرێزنت بەڵام پاسف یاڵە بە ئیشی خۆمان جێبەجێ بکەین گوتمان دائیمەن ئۆبجێکت لە سەرەتابی کە ئۆبجێکت the project قوتابی بەڕێز ئۆبجێکت دائیمەن لە پشت ڤێربی دێتن کا ڤێرب طبعاً مایت ڤێربە مۆدڵ ڤێربە ئەوەش هەر ڤێربە لە دوای چ هاتیە the project ئەوە ئۆبجێکتی ڕستەکەیە لە پاسڤی هەموو جارێ دەبێت و بکەی ئۆبجێکتی ڕستەکەی بینیە سەرەتا فەرموو ئەمە the projectمان هینا سەرەتا ئەو ئۆبجێکت ڕستەکەمان دانا یاسای پاسیڤی چم پێ دەرێ ها ئەوە یاسای پاسیڤە طبعاً یاسای پاسیڤیش لێرە ئەگە تەماشا بکەی قوتابی بەڕێز هەمان یاسای هەفتەمە لە ئاکتیڤ و پاسیڤی کە لە بۆ مڕوون کردیەوە هەمان یاسای هەفتەم بەکاربێنە ئۆبجێکت مۆدڵ ڤێرب BPP خلاص هەمان یاسا هیچ گۆڕانکاریش تێدا نییە با تەماشا بکەین مایتەکەم بەکارهێنا فەرموو ئەو مایتم دانا گوتم دەبی بی هەموو جارێ دابندرێ مەجالی مناقەشەی نییە بی دەبی دابندرێتەوە لە دواتر پیپیمان هەیە ئەوەش پیپەکەم دانا بی started ئەو جە کۆمپلیمنتە ئەو کۆمپلیمنتە ئایا بای ئەیجنتە قسەیەکێ لەوانە هیچ نەبی زاروێ کۆمپلیمنتمان هەر نییە هیچ تەسیر لە ڕستەکەی ناکابرێ ئاکتیڤەیان پاسیڤە خاستن بای ئەیجنت هەندێک جاران نێسەسەریە هەندێک جاران نێسەسەری نییە زۆر باشە ئێستا ئەمە چمان کە ڕستەیەکی ئاکتیڤمان گۆری لە بۆ پاسیڤ لە چه حالەتێک لە حالەتی پرێزنت لە پۆسیبڵتی بابینە سەر حالەتی پاست تەماشا قوتابی خۆشەویست حالەتی پاستمان هەیە پاست طبعاً ئەویش ئاکتیڤی هەیە و پاسیڤی هەیە تەماشا ئەوە ئاکتیڤەکەیتی بەشی ئاکتیڤەکەی ئەوەش بەشی پاسیڤەکەیتی یعنی ئەمە ئێستا دێم یاسای پاستەکەت فێر دەکەم قوتابی خۆشەویست طبعاً یاسای پاستیش ئەوە پۆسیبڵتیە زۆر نزیکە لە یاسای سێرتنتی وا باشە ئەتوو بە بەراورد بیخوێنی یعنی بەس فەرقەکەی وەربگرە یەکسەر دەزانین کامیان سێرتنتی و کامیان پۆسیبڵتیە ئەو قسەیەک لۆ دووبارە دەکەمەوە هەر ڕستێک مەی و مایت و کودی تێدا بوو ئەوە ڕستەیەکی چیا ڕستەیەکی پۆسیبڵتیە هەر ڕستێک بەست و کانتی تێدا بوو ئەوە ڕستەیەکی چیا ڕستەیەکی سێرتنتیە با تەماشای مەی و مایتی بکەین ئەو جارەی بی نەهاتیە قوتابی خۆشەویست ئەدی چ هاتیە مامۆستا have been یان have pp یان دەرێ بین یان پیپی طبعاً زۆربەی جاران بین بەکاردێ بەڵام ئەمە پیپیش دەکرێت لە جێگای ئەو بینەی بەکاری بهێنین لە دوای ئەمانە قسەکەی دووبارەیە ئەو یاسای هەمووی وچیەکە ڤێرب ING ناون یان ئادجێکتیڤ هیچ گۆڕانکاریەک نییە لەو مۆزوعەی ناون و ڤێرب ING و ئادجێکتیڤەکە هەروچ خۆیان و هەروەها یاسای پاستی لە پۆسیبڵتی زۆر نزیکە لە یاسای پاستی لە سێرتنتی تەماشا بکە دوای بەراوردیکە ئەو جە باشتر دەزانین تەماشا بکە ئێستا نمونەیەکی وەردەگرین لە ئاکتیڤەکەی they ئەوە سەبجێکتە نووسیمان ئەوە سەبجێکت یەک لەوانە بەکاربینە مامۆستا ئەوە کودن بەکارهێنا مامۆستا دەتوانم کودنتی دابنێم نەخێر ناتوانی باشە مامۆستا گوتم have been یان have pp فەرموو ئەوە have been ئەوەش پیپیماندانە نایە بەس have been خۆی قوتابی خۆشەویست خۆ بینیش پیپیە بەس بین لە بۆ هەندێک شتی دیکە بەکاردێ ڤێربیش بەنەو ئاچکە بەکاردێ زۆر باشە ئێستا ئێمە بینەکەماندانە گوتم دەکرێت ڤێربەچی ING بێتن ئەوە ڤێربی ING مان بەکار هێنا لێرانە باشە ڤێربی ING لە ئاکتیڤەکەی دەتوانی ڤێربی ING بەکاربێنی بەڵام لە پاسیڤەکەی زەحمەت دەبیتن ناکرێت they could have been playing in the park زۆر باشە ئەو ڕستەیەکی ئاساییە ڕستەیەکی چێ مامۆستاوە ئەوە ڕستەیەکی پێم برێ ڕستەیەکی پۆسیبڵتی ئەوە یەک پاستەیان پرێزنتە مامۆستا ئەوەش پاستە لەبەر چ ئەوە have bینی تێدایە مامۆستا لەبەر ئەوەی ئەو ڕستەیەکی پاستە با تەماشای نمونەی دووەم بکەین تارا might have been تەماشاکە دیسان might have been خلاص مادام might have بینی تێدا بوو ئەو قسانە چت پێ دەرێن ئەو وشانە ئەو وشە دەرێتن کاکە ئەو ڕستەیە پۆسیبڵتی ئەوە یەک دواتر دەرێ کاکە have بینیشی تێدایە دەنە پاستە
possibility pasta فەرمە ئەو possibility لە جیاتی verb ing adjective هاتیە about the test تەماشای نمونەی سێم بکەین Tom may have been at the office ئەوە ناونە نفسی شت may بەکارهێنای ئەو جارێک کودی بەکارهێنا جارێک might هاتم شاکە کود might may هیچ فەرقیان نییە مامۆستا لە ڕووی معناوە هیچ کێشەیان نییە طبعا دەکرێت هەر یەک لەوانە لە بۆ مووقفەکی تایبەت بەکاربێ یعنی لەوانەیە هەندێکی بەقووەترە یان شێوازی بەکارهێنانی فەرقی هەیە بەرام ئەتو پێویست ناکە بچێ سەر ئەو دیتێڵەی ئەوەی ناوێت ئاتو بزانە ئەوانە معنایەکانیان لێک نزیکە زۆر یەکسەر برێ have been at the office ئەوە have beenەکەشت دانا تەماشاکە at the officeش ئەوە ناونەکەت بەکارهێنا زۆر باشە لێرە ڕستەیەکی کەمانەیە کە ناوم لێنایە active لە هەمان جاریش یعنی بابرێن لە هەمان کاتیشدا تەماشا ڕستەکەی کە ڕستەیەکی active با تەماشای بکەین The students might have learned English language have زائداً PP قوتابی خۆشەویست ئەمن ئەو جارێ چەند بەکارهێنایە ئەمن PPم بەکارهێنا بینم بەکارهێنا لە جیاتی برێم have been دەرێم have PP have past participle have learned تەماشاکە English language ئەو ڕستەیە ئێستا ڕستەیەکی active ئەمن دێم بە واستەی ئەو یاسایەی دەیگۆڕم لە بۆ passive ڕستەی active دەگۆڕم لە بۆ passive لە چێن دەر لە possibility لە چه حالەتێک لە حالەتی past زۆر باشە ئەگەر تەماشا ئەو ڕستەیە بکەی the students might have learned ئەمن گوتم ئۆبجێکت لە چێن دەرەیە ئۆبجێکت لە کۆتایی ڕستەکەی دەبی بابرێن لە دوای ڤێربیە قوتابی بەڕێز دائیمەن ئۆبجێکت لە دوای ڤێربیە زۆر باشە ئێستا تەماشا بکە پاس پاسفمان هەیە تەماشا یاساکەی بکە ئۆبجێکت بێتە سەرەتا ئەوە ئۆبجێکتمان هێنا سەرەتا بەپێی یاساکەی بڕۆ ئۆبجێکت دێتە سەرەتا دواتر یەک لەمانە بەکاربینە مەی مایت کود یەکەچ ئەمە چەند بەکارهێنایە ئەمن مایتم بەکارهێنایە زۆر باشە دەبی ڕستەکەی تو have been PP تێدا بیتن ئەوە لە هەمووی گرنگترە دەبی ئاگات لێرە بی لێرە ناتوانانی برێ have been verb ing دەبی برێ هەر لەسەر دەمانگۆ have been verb ing ماندانەوە ها بەبیرتان دێ have been verb ing لو چونکە ئەوە بابرێن ئاکتڤەکەی بوو یاخود بابرێن ئەوە بەڵێ ئاکتڤەکەی بوو لە ئاکتڤەکەی مشکلە نییە بەس لە پاسڤەکەی لە دوای have been یەکسەر PP دێ ئاگادار بە باشە ئەوە have been PP ئەوە have been PP هەرسێکی have been PPەکەشت با لە بۆ دەستنیشان کەم ئەوەش have been PP ئێستا by ئەیجنتەکەش لە ئاخیری نووسرایتەوە ڕستەیەکی چم هینا ڕستەیەکی ئاکتڤم هینا past بوو possibility بوو کردمە ڕستەیەکی passive عینی ئەویش past عینی possibility بەپێی ئەو یاسایە تۆ چ دەکەی تەنها یاسایەکان لەبەر دەکەی و هەندێک نمونەی زیاتر هەڵ دەکەی زۆر باشە ئێستا ئەمن دووبارە باسیشتە چکەم لۆ کردیەوە گوتم possibility پرێزنتی هەیە و پاستی هەیە لە پرێزنتەکەی ئاکتیڤ و پاسڤمان هەیە واروەها لە پاستەکەشی چمان هەیە لە پاستەکەشی ئاکتیڤ و پاسڤمان هەیە و ئەو ڕوونکردنەوانە بەسە لۆ ئەوەی بتوانانی ئەتوم هەموو پرسیارێکی وزاری حەڵ بکەیت ئێستا قوتابی بەڕێز ئێمە هەڵدەستین چەند پرسیارێکی وزاری حەڵ دەکەین لۆ ئەوەی خۆشەویست زیاتر ئاشنا ببن بە تەکنیکەکانی حەڵکردنی پرسیاری وزاری زۆر باشە بابێنە سەر پرسیارە وزاریەکان پرسیاری وزاری باش زۆر باشە قوتابیانی بەڕێز ئێستا دێن چەند پرسیارێکی وزاری هەڵ دەکەین لۆ ئێوەی خۆشەویست بۆ ئێوەی خۆشەویست زیاتر شارەزای تەکنیک و شێوازەکانی پرسیاری وزاری بن لەگەڵم بن پرسیاری وزاری تەماشای پرسیاری 15 بکە قوتابی خۆشەویست ئەمە هەمانە Alan is a careless student ئەگە تەماشا ئەو پرسیارە بکەی پرسیارەکەت پرێزنتە قوتابی خۆشەویست ئەگە پرسیارەکەت پرێزنت بوو دەبی هەڵبژارنەکەشت پرێزنت بی ئەگەر پرسیارەکەت پاست بوو دەبی هەڵبژارنەکەشت پاست بی ئەگە پرسیارەکەت سێرتنتی بوو دەبی هەڵبژارنیشت سێرتنتی بی ئەگەر پرسیارەکەت possibility بوو دەبی وەڵامەکەشت چبی possibility بی زۆر باشە ئێستا Alan is a careless student ڕستەکەت چیە پرێزنتە وەرە تەماشاکە بزانە چی هەن لەمانەی خوارەوە پرێزنتە ئەگە تەماشای ڕستەی یەکەم بکەی he can't pass this exam ڕستەیەکی پرێزنتە طبعا کو دەزانی پرێزنتە ئەتو یاسایەکانی سێرتنتیت لەبەرە یاسایەکانی possibilityش لەبەرە دەزانی کامە یاسای پرێزنتە دەزانی کامە یاسای پاستە باشە ئەوەیان پرێزنتە بی ئەگە تەماشا بکەی have been تێدایە هەر have been تێدا بی یەکسەر ئەتو بزانە ئەوە ڕستەیەکی چیە ڕستەیەکی پاستە تەماشای سی بکە he must be pass
قوتابی خۆشەویست دوو بیس لە زمانی ئینگلیزی ئەوها لە کنێک نایە بی پاس نابێتن یعنی هەردووچیان بیسە لەبەرەوە ئەو ڕستەیەکی غەڵەتە ئەگەر تمشای ئەم جۆرە ئەوەش بکەیت دەبی ئەو دی بکەیت دەبینین هافبین هاتیە هافبینیش بەخۆی چیە بەخۆی پاستە کەواتە ئێستا ئەمە وەڵامە ڕاستەکەمان چیە وەڵامە ڕاستەکەمان ئەی هەڵدەبژێنین he can't pass this exam الان دەذەکر لە ستودنت ئەگەر قوتابێکی ئیهمال بی کەواتە ئەمن دڵنیامە he can't pass this exam ئەوە دەبتە چ دەبتە certainty قوتابی بەڕێز بابێنە سەر 16 ئەگەر تەماشا بکەیت the phone rang but Tom didn't hear it باشە the Tom rang وشەیەکی پاستە and Tom didn't hear it didn't-ەکەش وشەیەکی پاستە مادام ڕستەکەت پاستە دەبی هەڵبژارنەکەشت پاس بی تەماشای بکە he must have a sleep ئەوە پرێزنتە he must be having a sleep ئەوەش دەبی پرێزنت بی ئەو جارێ he must have been asleep have been ئەوە پاستە ئەو جارێ he must be asleep ئەوەش دیسان پرێزنتە کەواتە یەک پاسمان هەیە ئەویش چییە وەڵامە ڕاستەکەی هەڵدەبژێنین بینە سەر پرسیاری 17 Susan was absent yesterday قوتابی خۆشەویست وۆزی تێدایە yesterdayشی تێدایە هەردووچیان نیشانەی چنە نیشانەی ئەوەیە ڕستەکەت پاستە مادام پاستە وەرە پاستەکەی هەڵبژێرە دەرێ she might have been ill باشە ئەوە یەکیان دوای دەرێ she might been ill آخر might دەبی بەیسی لە دوابێ ها بینی لە دوا هاتی ئەوە زۆر غەڵەتە she could be ill she could be ئەوەش present ئەگەر تەماشا بکەی possibilityشە she could have ill ئەوەش عینی presentە و هەروەها شێوازەکی possibility دایتێ ئەگەر تەماشا ئەو ڕستەیە بکەین دەبینین she might have been لە هەمویان ڕاسترە لەبەرەوە ئێمە چ دەکەین ئێمە ئەی بە وەڵامی ڕاست هەڵدەبژێرین با بێنە سەر پرسیاری 18 و 19 when do you think they might come قوتابی بەڕێز لێرە هەندێک جیاوازە ئەو پرسیارە لەگەر ئەوانی تر لێرە دووشتت پێ دەرێ کە دەرێ when do you دوو نیشانە ئەوەیە ڕستەکە چیە پرێزنتە you think they mightەکەش نیشانە ئەوەیە ڕستەکەت possibility یعنی ئێستا ڕستەکەی تو لە چ پێک هاتیە لە present و possibility کەواتە دەبی هەڵبژاردنەکەشت هەم present بی هەم possibility بی ئیزباری کردی یەکەم شت لێرە مەستمان هەیە ئەوە نابیت کە مەستیە certaintyە دووەم شت لێرەش مەستمان هەیە ئەوەش نابیتن دوو حالەتمان ما یان ئەو مایتە یان ئەو مایتە هەوە ئەو مایتی تەماشا بکە چی لە دووە هاتیە وشەیەکی پاستی لە دووە هاتیە ئەمە طبعا مایت دائما بیسی لە دوادێ مۆدل فێربەکان بیسیان لە دوادێ هاتەمەشاکە بیس هاتیە تەماشا ئەو مایتەی بکە کەم هاتێ لە دوای کەم ئەوە بیسە هیچ عیبینێ کەواتە ئێستا ئەمە چمان هەڵبژاردیە ڕستەیەکمان هەڵبژاردیە مامۆستا ڕستەیەکمان هەڵبژاردیە پرێزنتە و هەروەها possibilityشە آخر پرسیار قوتابی خۆشەویست where do you think ئارام must be now ئەو پرسیاران جیاوازە تەماشاکە دوی تێدایە ئەوە پرێزنتە و هەروەها مەستی تێدایە مەستەکەش دەرێ کاکە ئەمن دەبی چ بم دەبی ئەمن پرێزنت بم و هەروەها certaintyش بم یعنی هەڵبژاردەکەم دەوێ پرێزنت بی و certaintyش بی تەماشای ئەمانە بکە چیهانیان certaintyە یاخود بابری ئەوەیان possibilityە ئەوە نابی possibilityە ئەوە مەستە ئەوەش مەستە یعنی مشکلەمانیە لەوان لە ڕووی مەستەوە باشە دەبی present بی have بینمان هەیە بەڵێ ئەوە have بینە ئەوە هیچ ئەوە نابیتن ئەوە have پیپە تەماشاکە he must have studied at home بەس ئەمە تەمعان گوتمان دەبی present بی ئەوەش نابیتن ئەگەر تەماشا بکەی دەبی ڕستەکەمان هەڵبژارنەکەمان present بی ئەی چی ماوە ئێستاکە he must be at work ئەگەر تەماشای ئەو ڕستەی بکەین یەکەم جار presentە must be بەپێی یاسای present ڕۆیشتە و دووەم جاریش must بەکار هاتیە ئەوەش certaintyە کەواتە هەم presentە he must be at work و هەروەها هەم certaintyشە هەروەکو گوتم ئەوە نابیتن possibilityە ئەوە نابیتن چکە pastە he must have studied at home چکەلو where do you think ئارام must be now مادام ئەو هەیە دەبی ئەتوچیهان لە بۆ هەڵبژێری he must be at work ئەوە وەڵامە ڕاستەکەیە باشە قوتابی خۆشەویست ئەمەیان هەندێک نمونەی وزاریم لە بۆ باس کردی دەربارەی certainty لەگەر possibility ئەو مۆزوعە بە تەواوی تەواو هەموو پرسیارە وزارەکان حەل ناکرێ لێرانە زۆر بەیانە لە بەشێکمە لە بۆ حەلکردن و ئەوانە تریش تۆ دەتوانێت زیاتر متابعی بکەی زۆر سپاس کاتێکی خۆش